نها تماشاوان هجا فرنسا هما بيجن ولاتي هري بهذا لأوروبا جبليكو اندام دائمية انجمن آسایش ناف دولتية فرنسا جبري دا دوستي كردانه يعني دروجي نخوشتا دروجي تنگدا فرنسا خدي الكردان دركتية يعني فرنسيان تجاران تاني بكرد بتاني خونهشتنا يعني هر دميل پشت كردان بويا دو سروكين كو بيوانديا وان گلكي باش ايمانوئيل ماكرون و نيتشيلفان بارزاني لباريسي لكوشكا أليزي جيفيان ماكرون بنيرن ببروتوكولا سروك دولتان پیشوازيا سروك هريما كردستان نيتشيلفان بارزاني كر يعني حتى دريه اوتومبيل چو او اوتومبيلا كو سروك نيتشيلفان تيدا بو اما بيجن ماكرون او بروتوكول جي شكانت يعني جوه دوستانيا گلكي نزكي اف حتى بردريه اوتومبيلا بروتوكول كو نيتشيلفان بارزاني تيدا بو چو پیشيا دري نيتشيلفان بارزاني دري جو اوتومبيل درد كفا دري ودكا دستي هف دشدينن دچينا روي هف يعني گرمایه که گلکی خوش دناو برای هر دو سروکان دا دیار دوه مجارین گرینگو بگمان گو تو بیش کرن یک جوان پرسا سوری پیش روژ آوای کردستانی بو هر دو آلیان تکس کرن گو دوید دستور سوری دا مافی گل کرد ورا مسوگر کرن هون دبینن اف سروک نیچیوان برزانی سروک هریما کردستانیه جه اوتومبیلا خواه داد که و سروک ماکرون حتی دری اوتومبیل دچه و پر بگرمی وی پیشوازی دکه دما کو سروک فرانسا ایمانوئل ماکرون جبو پیشوازی سروک هریما کردستان نیچیوان بارزانی درکت دری کوشکا الیزه پشرا حتی دری اوتومبیلا پروتوکول چو کو نیچیوان بارزانی تیدا بو دوی کلیه دا هفکارا میا زیرک آلا شالی دبینه يعني ماكرون وي دبینه که تیما روداوی جبو رومال آماده و که هر جاره و هر دمه و لحر جهی سروک ماكرون سوک دبششه دست خوراد که و تیما روداوی سلاف دکه جه آلا را دبیجه او کیف خوشه که پیشوازی احوال خوی عزیز نیچروان بارزانی دکه و اوی به هفره چند مجارین گرینگ گوتو بیش بکن جناب سروک هنده چه مجارن گرینگ به سروک نیچیروان بارزانی را گوتو بیش بکن؟ گلک مجارن گرینگ هنه که اموان گنگشه بکن. باوریه به من بکه روشا ترکیه روشا عراقی بگشتی و هر تشتی که لنافچه هیا. جنابی سروک صلاتان لبت صلاتان لبت. جناب سروک گلک کیف خوشم گوجاره که دن تدبینم. دزانم تو هرتم لوری. دزانم تو هرتم لوری اف نجاره که بری نهاجی يعني ديالوجا كباش دنافرا سروك فرنسا و بيامنيرا روداوي آلا شاليدا چي بوية دم سر مجارة كدن اوجي گلكي گرينگا چيه بنيرن دماكو سروك هريما كردستان نيشوان بارزاني و سروك سوري احمد شرع لانطاليا لتركي جيفيا بون بحثا چكر بون دباكون مراق بكن دنافرا سروك نيشوان بارزاني و احمد شرع ده كل انطاليا او هفتي تن بيك اتبو و دمم براستي يعني ام زيدا نا آگاداری هرگلیین ویجوینه بون ما هگلک اول دا من کاربو ام بزانبن که سدی سد ویجوینه دا بحث چاتیه کرن لی نها اشکره بو چه اشکره بو سروک دیوان سروکتی هریما کردستان دکتور فوزی حریری نافروکا جوینه اشکرت که جلو دایره دبیجه شرع دمکو نیچوان برزانی دید شرع گلکی آرام بو يعني هيمم بو قوتيا كرد وكا ولاتي مافيوان هيا نوكنتو يعني تكازيل سربيا كي كريك وكا تاكاكاس يعني وكا ولاتين سوري وكا هر ولاتي كي سوري كرد كارن مافي خو بدست خو بينه شان دا كردستان شرع دا خاص كريا كو كرد د دستور سوري دا جه بگرن و اول بندينه كو حكومت سوري جبو مافيا كردان غافين جدي و براكتيك بافيجا نتني بگوتن ببراكتيك وكيدن احمد شرع جا نيتشيفان بارزاني راغوتيا كو حمو سوريه يك برجه دكتور فوزي حريري دبيجا او جا تفجرا كردي لروج اوای كردستاني داخواز دكن ببنياك و رولا خويا جدي بليسن
بەدڵنیایی ینی هەموو لایەکەوە پێشوازی لەو گۆڕانکاریە دەکرا کە لە سووریا بوو بەڵام انتظاری کەردار دەکەن لە ئەو سەرۆکە تازەی سووریا فەرەنساش لە هەمان ئەوەیە بۆیە ڕاو بۆ چوونی کاک نێچیروان زۆر گرنگە بۆ سەرۆک ماکرۆن لەسەر دیدارەکەی کە چی ئینطیباعێکی لێ وەرگرتووە تا چ ڕادەیەک یعنی ئێمە ملاحەزەیەکمان هەبوو کە زۆر بەهێمنی قسەی دەکرد ئەو بەڕێزە بەهێمنی بوو قسەی باشی دەکرد ئیجابی بوو هەمان چوارچێوەی کە هەتا ئێستا گوێمان لێ بووە بەڵام زیاتر پێویستە بچتە ناو کەردار ئێمە داوامان لێ کرد لە نووسینی دەستور نوێنەرێکی ڕاستەقینەی کورد حاضربی لە لیژنەی ئامادەکاری ئێمە داوامان کرد کە کورد ڕاستە و خۆ حاضر بن بەشدار بن لەو هەنگاوانەی کە ئەو سەرۆک کۆمارە تازە دەیەوێ جێبەجێ بکاتن بۆ یەکگرتنەوەی سووریا سەرۆک ماکرۆن ئەو تێبینیانەی پێویستە بزانی و ئەوانیش لە دوورەوە تەماشای وەزع دەکەن بێگومان ئەوانیش فشار دەخێن لەسەر سووریا تاکو کورد تاکو کەمینەکانی تر مەسیحینە کریستیانەکانن یا خۆ دروزن ئەوانیش بەشدار بن و جەنابی ڕۆڵێکی بەرچاوی هەیە لەوە لەو باوەڕدان ئەحمەد شەریع بیەوێت سیستەمێکی دیموکراسی دروست بکات یاخۆت مافی کورد بدات ئامادەی ئەوەی کە هەڵسەنگانتان بۆ کرد بێت ئەو ئێمە تەنها گوێ لە قسەکەمان کرد و ئەو دڵنیایی داین کە ئەو کورد وەکو هاوڵاتی ڕەسەنی سووریا بەرچاوە و کورد حەقی خۆیتی ژیانێکی ئاسۆدە و ئارام و سەرکەوتنی هەبێت لە سووریا و گوتی دووپاتی کردەوە ئێمە ئەتیفاق بکەین یان نەکەین لەگەڵ قەسد کورد هەر کوردە هەر حەقی خۆیتی لە ناو وڵاتمان بەڵام ئێمە دەمانەوێ بزوتنەوەی سیاسی ئی کورد لە ڕۆژ ئاوە ئیجا قەسد بی ئەنەکەسە بی خەڵکی تر بن ڕۆلیان هەبی لەو هەنگاوە وەلەو ئەو بەڕێزە گوتی کورد پارێزراوە مافەکانیان پارێزراوە پێشانیش خەڵکی تر وایان گوتووە بەڵام ئێمە حەز دەکەین بزوتنەوەی سیاسی نوێنەراتی کورد ڕۆلی هەبێ ڕاستە و خۆ لە دیمەشق وەکو هاوڵاتی پارێزراو دەم و یاخ وەکو نەتەوە پارێزراو دەبێت ئەوەش جیاواز ئەوە نییە کاک فەوزی ئەو بۆچوونی ئەو دەڵێ ئێمە دیموکراسیەتمان هەبێ لە وڵات هەموو وڵات یەک بن ئێمە هەستی نەتەوەیمان زیاترە بەرزترە بۆ چوونێک هەیە و ئەو باوەڕ ناکەم هیچ تەحەفوزی هەبوو لەسەر ئەو بابەتە گوتی بەڵام بە گفتوگۆ بەڵام ئەو دەڵێ ئێمە سوورین هەموو خەڵکی سووریا یەکە ئەگەر هەموو خەڵکی سووریا یەکە ئێمە هیچ مشکلەمان نەبیم لە بیرمە کە جەنابی بارزانی نەمر ئیتیفاقی 11 ئازار ئیمزای کرد لەگەڵ حكمتي بغداد 1970 قلت يعني شعارك الديمقراطية للعراق والحكم الذاتي لكردستان زور مهم بو إيما زور مهم بو بلام إيما إيمان من بو نبو شو ديمقراطية دبي بو يداوي حكم ذاتيش ما انكرت بو خومان بلام أبي بزان جغرافيي كرد لسوريا فرق على جغرافيي كرد للعراق إيما ناوشة كمان سەتی کوردە ناوچەکانی ڕۆژئاوا تێکەڵن بۆیە ئەبێ سیستیمێک هەبێ کە هەموو ئەو میلەتانەی کە لە ناوچەی کە پێ دەڵێن ڕۆژئاوا پێکاتە لە ناون ڕازی بن بەوە و ئێمە پشگیری هەموو هەست و خواستی ئەو میلەتە دەکەین لەوێ ئەویش ئەو پەیامەی پێگەیشت بە شەرع گەیشت پەیامی نێچیروان بارزانی گەیشت کە ئەبێ کورد وەکو نەتەوە وەکو هێزێکی سیاسی ڕۆلی هەبی